وتمان دوای کۆمار حدودی ساڵێک وڵات بێدەنگ بوو، چونکو شەرایطێکی فەوقالعادە تند و تیژی نیزامی بەرقەرار بوو. ئەغڵب شەوانە حکوومەتی زامیان ڕادەکەیاند، خەڵکی دەتوانین جۆر هاتشوو یەکتر بکە و بوو بە ئەسبابی وەی کە ئەوانەی کە ڕۆژی ئەندامی پێشەوای قەراریاندا بوو ڕێگای پێشەوە درێژە بدەن و نەیەڵە حیزبی دیموکراتی کوردستان بێناو نیشان بمێنێتەوە. وردە وردە دەستیان پێکرد کەم کەم ئیعلامیە بەدەستخەت بڵاو دەبووەوە، چونکو ئەو کەسانە لەگەڵەوەی ئێحساساتێکی زۆریان هەبووە، هەستینەتەوەیان زۆر بەهێز بووە، زۆر بەپەرۆش بوو، بەڵام ئیمکاناتیان نەبووە و چونکو ئیمکانات نەبووە لە خەت ئیسپادیان نەکرد. خەتەکەش متەنەوع بوو بۆ ئەوەی کە مەبادا خەتی یەکێ لەوانەکە ئەوەی پێدەنووسرێ یا تەکسیر دەکرێت بە کاربۆن تەکسیر دەکرا بناسرێتەوە. بەڵام دواتر کە ئەو بێئیمکانیە هەستی پێکرا لە ساڵی 27ەوە ئەو ئیددا جەوانە فکریان بەوە گەیشت کە دەبێ ئیمکاناتی باشتر فەڕەهم بکەن بۆی فعالتر بن. زۆربەی کەسایەتیەکانی زمانی کۆماری جارێ دەزینداندان یا هێندێکیش ممکنە ئازادیش ببن، بەڵام دەترسن ناوێرن خۆ لە مەوزوعەکە بدەنەوە، چونکو بە بێڕەحمی تەواو خەڵکیان دەواقعدا پشت حتا ئیدەیەک لەو ئەفسەرانەیان کە شەید کرد دەتوانن، بەڵام بەشێکیان ئەفسەری جوزە بوون، واقعان دەرەجەیان کەمتر لە سەرنجی و ئەوانەش بوو. ئەو ڕۆژە باسم کرد نێوەکانم لە بیرچەوە هێندێکیان محەممەدی نازمی، ڕەسوولی نەغەدەیان، عەبدوڵڵای ڕۆشنفێکر و ئەو تیپەکە هەفتەیەک دوای پێشەوەوان لە چوارچەوەی مەهاباد شەید کران. ڕوع بوو، وحشەتێکی زۆر زیاتر خەڵکی کرد بوو، بە تایبەتی کە وا پێربوون خۆیان بە ماڵاندا دەکرد، لە یەک دوو ماڵیشدا چ کوتۆڵشتی وان دیت بۆ ئیدی هێندێ دیکەوە تەماع کەوتبوون، دەچوونە ناو ماڵان دەگەڕان، جاری وابشتیشان دەست دەکەوت لە چە کوتۆڵی شارراوە و پڵان ئەوانە. بە هەر حاڵ جوانەکان هاتن سەر ئەو باوەڕەکە دەبێت خۆیان تیارکەن بۆ خەباتێکی دوو لێش خۆیان ئامادەکەن، چ بکەن چ نەکەن. هەستان دوو نەفەر لەو ئیدداکە دەستیان بەکار کردبەوە، دوو نەفەر بە ناوی ڕەحیمی سوڵتانیان و ڕەحیمی خەرازی دەنێنێت هەران لەوێ لە ڕێگەی سارمخانی سادق وەزیریەوە کە کوردێکی ناسرا و خۆشناوی تارانێ بوو پەیوەندی دەگرن، عزوێکی زۆر مؤثری حیزبی تودەش بوو ئەو کات و قازێکی سەرشناس بووە، پەیوەندی دەگرن. ئەویش هەست و بیرروباوەڕێکی زۆر جوانی هەبوو تا ئاخر نەفەسی ژیانیشی کە ئەو ڕۆژانە بەداخەوە تقریبان لۆ پێش فەوتی کرد. هەروە پابەندی ئەو ئێحساساتە جوانە بوو کە لە جێگای خۆدا باسی دیکە دەکەین و لەوێدا لەگەڵ حیزبی تودا ئێرتباط بەرقەرار دەکەن. حیزبی تودا هێندێک ئیمکاناتیان دەختیا دێنێ وەکو تایپ و فڵان و ئەوانە و قەراریش دەدەن کە لەوێڕا حیزبی دیموکراتی کوردستان وەکو بەشێک لە حیزبی تودا بە حیساب دێت، وەکو فەرعێک لە حیزبی تودا. دەنەتیجەدا ئەوان خۆیان بە موەزەف دەزانی کە کەم و زۆر بە حیزبی دیموکراتی کوردستان ڕابکەن، وەلی ئەلامی ئەو شتەکان هەموو بە ناوی حیزبی دیموکراتی کوردستانەوە بڵاو دەبەوە. ئەو دەم تەبیعەتەن ئێرانیشی پێوە نەبوو. لەو ماجەڕادا کە سارمخان ئەو کارەی کرد و ئەوانی بە حیزبی معرفی کرد، قەراریان دانابوو کە کادری حیزبی تودەش بێن بۆ ناو هینەوە، بێن بۆ ناو حیزبی دیموکراتی کوردستانەوە و هێندێک لەباری تەشکیلاتیەوە ڕێنینی بدەن و هێندێک لەباری تعلیماتیەوە سیاسیەوە تئۆریکەوە ئامۆزش بدەن. یەک دوو جار کادریان ناردبوو، بەڵام چونکو کادرەکان غەریبە بوون، دواقعدا کورد نەبوون، ئاشنا نەبوون لەگەڵ
عرف و عادەت و ئەوانە موافقەتێکی ئەو تویان پەیدا نەکردبوو بەڵام فعالیەت جدیتر بوو ئامادەتر بوو و بتر لە ناو قوتابیانیشدا کە ئەو دەمی ئێمە قوتابی بووین وردە وردە هین پەیدا بوو ئەوە بوو کە من لە ساڵی 27 یا 28 دقیق نازانم بەڵام لە دەبیرستانی دەما خوێند ڕۆژێکی عەبدوڵای ئیسحاقی کە هاو کلاسمان بوو ئەوان دوو برا بوون عەبدوڵا و مستەفا عەبدوڵا دەردەکەوت کە گوتوگوڵتر و فعالتر و ئاکتیڤتر بوو هەست دەکرابەوە منی داوەت بە هاوکاری کرد نازمە زۆر تەفاسیلەوە دوایی کە کوتی پێم ئەگە پێت خۆش بێ دەتوانی فعالیەتی سیاسی هەبێ لەناو حیزبی دموکراتی کوردستان وانەدا کوتم وەڵای من زۆر لە مێژە بەداخم کە پەیوەندیم نەبووە لە دوای کۆمارەوە من دابڕاوین دەحقەتدا ئەمە بەڵام ئەگەر جێگای متمانە بێ موافقم بەڵام دێوەزانین بەرنامە چییە ئەو کات پێم ئەوانەشم باس کردو بەڵام دەیجێڕمەوە دووبارە نائیلاتم چونکو لەوێدا نەبوو بەرنامەی بۆ من هێنا ڕۆژی دواتر بەڵام بەرنامەی ئەوەڵین بەرنامەی حیزبی دیموکراتی کوردستان وا دیار بوو ئەو دەمی بە حکمیەوەی کاغەز و مەدارک و شتیوە هەموو سووتێنرا بوو ئەوەیان بۆ مابەوە چەندیان کەوت بوو ئەو هەژمادەیەکەی ئیعلامی حیزبی دیموکراتیەکان بە ئیمزای ئیدێک لە ڕجالی زەمانی ژێکافکەی ئیعلامی مەوجودی حیزبی دیموکراتی کوردستانیان کردووە ئەوەیان بۆ هێنام و منیش بنمەوە دەغەڵە خۆم لە ماڵەوە خوێنمەوە و دوایی هێنامەوە دامەوە و کوتم ئەمن ئامادەم بۆ ئەو بەرنامە کار بکەم ئیدی لەو دەمەوە من تێکۆشانی حیزبیم دەستی پێکرد بووە پێشم وایە مەجموعی برادران لێم ڕازی بوون هەر لەبەرەوە زۆری پێنەچوو مژدەی ڕسمی بوونی ئەندامەتی حیزبیان پێدام کوریان هیەتۆ دەگەڵەوەی سینت کەمە چونکو چالاکیت هەیە چالاکی مەش ئەو دەمی چ بوو شعارنویسی بوو لە دار و دیواری منشوراتی حیزبی تو دەما بۆ داهات بۆ خۆمان منشوراتمان نەبوو بەداخەوە نەشریات شتیوامان نەبوو ئەوانەمان بەنەهێنی بەستەبەنی دەکرد بڵاومان دەکردەوە دەپاکە تیجووامان دانا دەماندا بە هێندێک ئەندامی حیزب لە نێو بازار بە کارمەندەکانی ئیدارەت بە فەرهەنگیەکان و بەوانەکە جێی ئێعتیماد بوو و داعینی حاڵدا سەعیمان دەکرد یاریژیش بکەین لە نێو هاوسنگ ساڵەکانی خۆماندا بیان بین بەرەوە ئەوە کە ببنە حیزبی و یالانێکە مەگە ئەندامیش نەبن لایەنگری حیزب بن و ئەوانە ئەو فعالیەتەی بە شێوەی تەواو نهێنی ئیدامەی هەبوو تا لە ساڵی 27دا لە بەهمەن مانگدا کەسێک بەناوی ناسری فەخرارایی کە ئێستاش دەرنەکەوت بەڕاستی ئایا تەرحی حیزبی تو دەبوو یا ئینکی بەسەر حیزبی تو دایانداهێنا یا ئینکی شانەوەسازی بلوسازیان کرد کەسێک بەناوی ناسری فەخرایی لە دەنگەی تارانێ تیرەندازی لە شای کرد و شای بریندار کرد بوو بە قەوغا دنیا دەنگی دایەوە کە شای ئێرانە بریندار بۆ فڵان و ئەوانە و ئەوە بیانوێکی گرنگ بوو بۆ ئەوەی حیزبی تودا کە هەتا ساڵی تقریبەن 26 لە کابینەی قاوم سەلتەنەشدا بەشدار بوون ئەوانە حەز بکەن لە کابینە و حیزبی تودا منحەلکەن دەواقعدا بەو بیانەوە حیزبی تودایان منحەل کرد چەند کەسێکیان گرت و ئەسلی قەزیەش ئێستاش دەقیق ڕوون نەبوو بەڕاستی سەرچاوەکەی کوێ بوو چێ ناسری فەخرارایی وادار کرد ئەو کاری بکە چەند کەسێک گیرا بوون کە من دواتر چەند ساڵ 20 ساڵ دواتر لە زیندانی بەڕازجانێ کەسێکم دی بەنێوی حوسێنی گەیشتبانەکەم ئاهەنگەری شتێکی ئاوا بوو ئەویش لەو ڕابطەدا گیرا بوو فەقیرە تەبعیدی کرا بوو بۆ بەڕازجانێ و لەوێ دەیکوت وەڵڵاهی ئەمن ئاگاشم لێ نەبووە هەر بەسیش بووە کە دەگەڵ ئەو کابرایە سڵاو عەلەیکم هەبووە دەگەڵ ناسری فەخرایی سڵاو عەلەیکم هەبووە و یا گیران بوون لەبەر ئەوە گرتویانم تەنە ئەلعانیش ئاگام بێنێ ئەو قەزیە چۆن بوو چۆن نەبوو ئەبەدێکیان بە قوڵە دادا بوو لێو ئەوە بوو بە ئەسبابی هۆی کە خەڵکێکی زۆریش لە ئەندامانی حیزبی تودا لە شارەهای جۆرە جۆردا بگیرێن دە نەتیجەدا
حزبی دموکراتی کوردستانیشی گرتەوە ئیدەیەک لە ساڵی 27دا جیران ئەجملا قادر یوسفی، عەزیز یوسفی، سەدیقی خاتەمی، حەسەنی مفتی، سەعیدلای ئەیوبیان و وابزانم ڕەشەی فەلاحی کە پێیان دەکوت ڕەشەی قاچاقچی دواتر ئەوانە تی بەون جیران پاش بەینێک کوڕە دەوڵەمەندەکان بەربوو ئەوانەی کە بڵێ کەم ئیمکانیش بوو نیان دەتوانی پارە و پوڵ بدەن و یا نێوانیان لەگەڵ دایک و بابیان نێوانیان لەگەڵ مەئموری حکوومەتی نەبوو ئەوانەیان بردە دادگای نیزامی و دادگایان کردن و هەرەکەی بە 4-5 ساڵ زیندان محکومیان کردن و ئەوانە لە زیندانی ڕەزاییە و تەورێز ئەو ماوەیە زیندانەکانیان بەسەر برد وە لە بیرمە ساڵی 31 بوو کەیدی هەوا خۆش بوو تقریبان حکوومەتی دوکتۆر مەسعود خۆوانە هات بووە سەرکار و جەوەکە کرابووە ئەو دەم ئەوە بوو. پێشتر باسی ئاکسیۆنەکانیشمان کرد ئەمە نازانم ئێستا ماوە لەسەر ئەو دەستگای یان نەماوە بەڵام بە هەر حاڵ ئیدی لە ساڵی 28 و 29 ئەوانەوە بە تایبەتی کە دکتۆر مصدق لە پارلمانی هین ئێرانێ دەستی دەڕۆیشت و قسەی دەڕۆیشت و بە تایبەتی ئەگەر بوو بە سەرۆک وەزیران نەفتی میلی کرد لەوێوە ئیدی هەم خۆشەویستی مصدقی لە نێو خەڵکدا زیاد بوو هەم عەلەنیەتی فعالیەتی هێزەکان بە تایبەتی حیزبی تودا و حیزبی دموکراتی کوردستان ئافریقای دموکراتی کوردستان و ئەوانە تا حەدێک نیوە ئاشکرا بوو تا حەدێک و ئەوە بوو بەسبەبێک کە بۆ یەکەم جار بە بناسبەتی میلیکردنی سەنعەتی نەفت شتێک میتینگێک درا ئەو دەبین پێوان دەکوت میتینگی مەوزعی بۆ معنایە بۆی هەموو برادران ئاشکرا نەبن مەسەلەی ئێمە قوتابی لە کوچەیەک لە کۆڵانێک ئەوی دیکە لە کۆڵانێک بە نەفعی دوکتۆر مەسعودی و بە تەییدی میلیکردنی سەنعەتی نەوت شعارمان دەدا ئەوە یەکەم ئاکسیۆنمان بوو. دووەم ئاکسیۆنمان ئەوە بوو کە سالمخانی سادق وەزیری لەلایەن هێندێک لە برادرانی کوردی سەرشناسی تارانەوە معرفی کرابوو وەک کاندیداتۆری دەورەی 17 مەجلیس شوڕای میلی کە بەخۆشیەوە ئەو کە بۆ مەهاباد هات دەگەڵ ئیستیقبالێکی زۆر گەرم ڕوبەڕوو بوو لە حەقیقەتدا زۆربەی خەڵک هێندەیان پێخۆش بوو کە کوردێک بەدڵی خۆیان بەدڵی کوردان کاندید کرا و دەبێتە نوێنەریان و لە پارلمان قسەیان بۆ دەکا و فڵان وانە دەتوانم بڵێم ڕێزێکی فەوقولعادەیان لە گیرا ئێمە کە قوتابی بووین دەستە ویدارمان دەگەڵ دەکرد ئەویش خۆخڵقێکی فەوقولعادە باش و ئینسانی و ئەخلاقی فەوقولعادە جوانی هەبوو ئیستیقبالێکی گەرمی لێکراوە دوای ئەوەی کە انتخابات دەستی پێکرد حیزب فعالەتێکی فەوقولعادەی لە دێ و لە شاردا بۆ کردبوو دەتوانم بڵێم نزیکەی 95% دەنگەکانی بردبوو بەڵام کە چۆوە تارانێ مەوردی تاییدی حکوومەتیان قەراری نەکرد و لە جێوی ئیمامی جومعەی تارانێک کە گوایە نیسبەتێکی لەگەڵ ماڵە شای هەبووە ئەویان لە جێگای سالمخانیدانە کە قەت نەهات بۆ مەهابادێ نەقەت مەهابادی دی بوو نە مەهابادیش دیان ناسی بەڵام دی سالمخان لە دڵی خەڵکەکەدا جێ خۆی کردبەوە ئەوە دەڕوا فعالیت و تێکۆشان ئیدامەی هەیە تا دەچینە تقریبا ساڵی 31 ئەو حدودە بوو دکتۆر مصدق ویستی پارلمان مخالەفەتی لەگەڵ دەکرد بەهۆی تحریکاتی دەرەکی چون دوای ئیشارەی پێ دەکەم قەزیەی ئەسڵی مەسەلەی نەوت بوو ئەو کە نۆتی میلی کردبوو بریتانیا شێت ببوو خەلعیەتی کردبوو لە شیرکەتی نەفتی ئینگلیس و ئێران و ئیدیکەش وەخۆ هاتبوون ئەوانیش بەشیان دەویست دەنەتیجەدا دژایەتێک لەگەڵ دکتۆر مەسعودی دەستی پێکرد نەفت نەدەفرۆشرا بودجەشی نەبوو شتێکی بەنێوی قەرزەی میلی ساز کرد قەرزیان لە خەڵک وەردەگرت پارە ڕەسیدیان دەدا بۆ ئەوەی کە
هاوکاری حکوومەتی مصدقی بکەم بتوانێت تا مشتری بۆ نەفتەکە پێدا دەکاو تا شکایەتێکی کە لە دیگە دایلاها مەطرح ببوو لە ڕابطە لەگەڵ نەفتدا نەتیجە ئەو دادگایە ڕوون دەبێتەوە دەستی و وەرخۆی دێتەوە ئیمکاناتێکی ماڵی هەبێ بتوانێت ئیدارەی وڵاتی بکە دە نەتیجەدا مخالفینی دوکن مصدقی مەخصوصاً ئینگلیس و ئەمریکا زۆر لەو بارەیەوە هینیان کرد گەرچی ئەو دەمی ئەمریکا لە مەسەلەی نەفتدا زۆر بەهرەمەند نەبوو بەڵام دەگەڵ ئینگلیسان کلکیان لێک هاڵاند و بوونە یەک و دەستیان کرد بە پیلانجێڕان لە مەجلیسەشدا مخالفەت پێدا بۆ دەگەڵ مصدقی ڕێفراندۆمێکی کرد ئەو مەجلیسە منحەل بێت تقریباً دەتوانم بڵێم 90% خەڵکی ئێرانێ بە قسەی مصدقی موافقەتیان کرد لەگەڵ ئەوە و لە سابڵاغی ئێمە ئەو دەمی لە مەهابادی ئێمە تەنیا گوایە یەک ڕێی مخالف هەبووە بەقیە هەرکی خاوەن دەنگ بووە دەنگی موافقان بۆ ئینحلالی مەجلسدا بەهەرحاڵ مەجلیسەکە منحەل دەبێ و ئەوە ئیدی دیتیان نا مصدق زۆر بە جیدی خەریکە ڕەنگە لە دادگای لە هەش سەرکەوێ و سەریش کەوت لە نەهایەتدا بەڵام لە پیلان ڕانەوەستان لەو بینەدا حزبی دموکراتی کوردستان کاری خۆی دەکا بەڵام لێرەدا نەخشی دوکتۆر قاسملووی دێتە بەرچاو دوکتۆر قاسملوو تەحسیلاتی تقریبا بەوەکو لیسانسی وەرگرتووە لە چەکۆسڵواکی و هاتوۆتەوە ئێرانێ سارم خانیش کە هەست بەوە دەکا کاروبار لێ بە جوورێکی زۆر باش و مەطلوب ناچێتە پێشێ پێشنهاد دەکا بە ڕێبەرانی حیزبی توودا کە ئەگەر هەر دەنێرن کەسێک نێرن کە زبانەکان بزانێ و لە عینی حەڵدا بڕێک لە کولتور و وەزئی وێ حاڵی وێ دەنەچە موافقەت دەکەن دەڵێ ئەمە نایناسین کەسی وا تۆ پێشێ دەڵێ بەڵێ من نەفێرێک پێشگە تازا تۆ لە چوکڕڵاکی بەنێوی عەبدوڕەحمانی قاسملوو و ئەوە ئەگەر بنێرن ڕەنگە بتوانێت زۆر سەرکەوتوو بێت دەڵێ پێمان ناسێنێ پێیان دەناسێنێ و موافقەت دەکەن و دوکتۆر قاسملوو بە ئینوانی کادری نازلی حیزبی توودا دێتەوە مەهابادێ لە مەهابادێ تەبیعەتەن لە ماڵە دۆست و برادر و خزمانی خۆی میوان دەبێ لە ماڵە ئەندامانی حیزب بەڵام نەخشی بەرچاوی هەبوو چونکو ئەو بۆ خۆی لە وڵاتانی سوسیالتی ژیا بوو تەبیعەتەن چوارچێوەی حیزبەکانی چەپیش ئەو دەمی هەموو لەسەرەوە قوارەیەدا دەمەزرا ڕێنوێنی زۆر باشی هەبوو بۆ برادران و توانی نەخشی زۆر بەرچاوی هەبێ بۆ یەکەم جار من لە ساڵی لە هاوینی دەواقعدا دوای تەعتیل بوونین مەدرسە دەبیرستان ئەوانە پیان ڕاگەیاندین کلاسێکی سیاسی دانراوە ئەمیش لەو کلاسەدا بەشدار بووم ئەمیش زۆرم پێ باش بوو و من و سێ چوار نەفەر لە هاو کلاسەکانم یەکیان عەبدوڵڵای ئیساقی بوو یەکیان سولەیمانی موعینی بوو یەکیان قاسمی ئەڵڵاوەسی بوو کە لەوانە تەنیا قاسم ماوە یەکیشیان ئەمن بووم ئەوە چوار قوتابی لەگەڵ چوار پێنج مامۆستاکانیشمان هەمووی منهای یەکێکیان کە کورد بوو ئاغای محەممەدی مەولایی نازانم ماوەیە نا یادی بەخێر معلمی تاریخ و جۆغرافیامان بوو ئەوانی دیکە فارس و تورک بوون یەکیان دەبیری فەڕەنسەمان بوو یەکیان دەبیری علومی تەبیعی و یەکیان دەبیری فیزیک بوو ئەوانە چوار کەس بوون بەنێوی ئاغای عیمرانی زادە ئاغای هێڕاتی ئاغای دکتۆر ساڵح زادە و ئاغای بزورگی ئەو چوار مامۆستایش ئەگەر ئیشتبان نەکردبێتەوە یەکی دیکەشمان لەگەڵ بوو لە مامۆستاکان ئەوانە کلاسێکیان بۆ دانای کلاسەکەمان لە ماڵە شەهید سولەیمانی موعینی بوو و تقریبا مانگێک شتێکی وە لەو کلاسەدا بەشداریمان کرد و بۆ ئەوەی کە مشەخەسی بێ کلاسەکەمان چ بوو تاریخی تەمەدون یا تاریخی حیزبی کۆمونیستی ئیتحادی جەماهیری شوڕەوی سۆسیالیستمان دەخوێند کە بۆ هەموومان جالب بوو بەتایبەتی بە هەمووی قوتابی ڕەنگە مامۆستاکان متالعاتیان هەبوو بێ و ئەمە لەو کلاسەدا بۆ یەکەم جار دەگەڵ
کاک ڕەحمان ئاشنا بووین کە دیارە هەر بەنێوی مستەعار دەمان ناسی نێوی ئاشکرا نەدەبوو بۆ ئێمە بەڵێ نا ئەنوەر یەکی دیکە بوو پارێز بوو مابزانم هاتبوو بۆ ئەویان نێوی ئەنوەر بوو کە دواتر دوای کوتابیستان کە دەڵێ ئاشنا دەبم بە نێوی شادی ئەمن ئێرتباطم لەگەڵ گرت دوای کوتابی سوێسم دەدێ جا لەو کراسەدا بەشدار بووین بەڵام لە ساڵی 32دا واقعەیەکی زۆر لە ساڵی 30دا واقعەیە 31دا واقعەیەکی گرنگی دیکە هاتە پێشێ کە پێم وایە باسێکم کردووە ئەگەر مروری بکەنەوە ڕەنگە دووبارە نەبێتەوە باشە بەڵام حرەکەتێکی هین ساز بوو حرەکەتێکی دێحقانی ساز بوو لە منتەقەی بۆکان و ئەوانە دژی مالیکەکان دامەزان ئەویش ئەوە بوو کە بۆکان ئەو دەمی سرفەندە ئینحیساری ئاغاکاندا بوو و ئاغاکان نیان دەهێش مەڵک بە نێوی هیچ کەس سەبت بکرێت دکتۆر مصدیق دەستوریدا بوو هەم مڵکەکە بە نێوی ئەوانە بکرێتکە خاوەن مڵکی ئەسڵین بۆخوان خانوویان دروست کردو فڵان ئەوانە لەلایەک و لەلایەکیش قانونێکی هێنا بۆ گەڕە بە نێوی 20% کە لە داهاتی ئاغاکان کە دەودوو فڵان ئەوان لە جوتیانیان وەردەگرت یا هەر عنوانێکی دیکە چونکو یەکجار زۆریان جوتیار دەچەوساندەوە یەکجار زۆر حتا مەزەر دەخۆم لە تەپاڵش سامی خۆیان هەردەبرد ئاوا بوو ئەو 20% بۆی بوو کە لیان دەژێڕانەوە لە سەهمی مالیکەکان کە بیکەنە خەرجی ئاوەدانکردنەوە و عمران ئابادی لێیەکان هیچ دەیەک لولەکەشی نەبوو هیچ دەیەک ئاوی کافی نەبوو و مەدرسە زۆر کەم بوو بیکەنە ئەوانە ئەوە حساسێتی ئاغاکانی لێ پەیدا بوو بە شەڕێک لە بینی جوتیارەکان و لە بینی ئاغاکانی منتەقەی بۆکانەدا دەنەتیجەدا تەبیعەتەن ڕایەتەکان زۆر زیاترن دەهاتن سەرکەون بەڵام ئەرتەشی مەهابادێ کەوتەمی مزەفەری فەرماندەیەکی بوو دەگەڵ هێزی ژاندەبرەی فڵان و ئەوانە چوونە کۆمەدی ئاغاکان و بێلەخەرە و حرەکەتیان تێکشکاند کە تێکیان شکاندن ئاغاکان زۆر بێڕەحمانە دەگەڵ خانەوادەی جوتیارەکان جوڵانەوە هێندێکیان دەرکردن هەتا ئەوەی کە دییان کورد منداڵیان بە ئاوێداداون و فڵان و ئەوانە تاڕانیان کردن ئەوە و ئیدەیەکیان گرتن و ئیدەیەکیان لە گوندەکانیان دەرکرد و حیزبی دیموکراتی کوردستان لێرەدا حرەکەتێکی فەوقالعادە بەرچاوی هەبوو بە هاوارێنەوە چوو زۆربەی ئەو ماڵان کە دەرکرابوون لە شوێنەکانی دیکە کە نەفوزی هەبوو وەکو شاوێران وەکو شامات هەتا لە منتەقەی شنۆیە دایمەزراندن جێگا و ڕێگا و شتێوایە بۆ پەیداکردن لەو دێودێهاتە و ئەوە مەحبوبێتێکی زۆری بۆ حیزبی دیموکراتی کوردستان پەیدا کرد دیارە ئەو دەمیش هێندێک ڕۆژنامە هەبوون وەکو بەسووی ئایندە وەکو شەحباز ئەوانە داقەتدا منشوراتی حیزبی توودە بوون بەڵام حاڵەتی عەلێنیان هەبوو مردم قاچاق بوو زەفەریش تەقریبان قاچاق بوو دەنا شەحباز بەسووی ئایندەی وانە تەقریبەن نیوە عەلەنی بوو خەبەرەکان لەوانەدا منعکس دەبوو ئەوە تەئسیرێکی زۆر باشی لەسەر ئەوە کرد هەتا حکوومەت هاتە سەر ئەو باوەڕە کە دژایەتی دژی حرەکەتی حیزبی دیموکراتی کوردستان پەیدا بەو مانایە هێندێک دۆڵەمەند و سەید و شێخوشتیوای کۆ کردەوە کە ئەمە لە مەهابادی خۆمان دەڵێم ئەمە پێمان دەوە حیزبی مەشکەفی و پاڵودە ئەوانە نێعیان بوون کە دەچوون کۆ دەبوونەوە مەشکەفی پاڵودە و شتیواشیان بۆ سازدەکردن دیان خوارد تا هەر بە تەنز ئەمەوەمان ببینەوە حیزبی سەیدان یا حیزبی پاڵودەی لەوێ دەیانەوی دژایەتی بکەن دەگەڵ حیزبی دیموکراتی کوردستان وەلی بەهەرحاڵ زۆر ئەوانە سەر نەکەوتن بەڵام ئەو حرەکەتە داعینی حاڵدا کە زۆر بەخەزانند بوو دوایی لە خرداری 1330دا کە پێمە ئەوەنەمان باس کردووە فستیواڵی لاوان تەشکیل بوو لە باغی میکایلی لە باغی میکایلی دوای وەی کە مەراسیمەکە بەڕێوە دەچێت و لە گەرمێ مەراسیمەکەدان و ئەوانە هەتا هەڵبژاردنیش کرابوو دیانەویست لەوەیدا نوێنەر دیاری بکەن بۆ
فیستیواڵی تاران فیستیواڵی لاوان لە تارانێ کە لە تارە نێژرا دەگەڵ کۆبوونەوەیکی عەزیمی کە دەیان کرد لاوەکانی بەیسلا ئێرانێ بە گشتی یا بڵێن لاوانی سەر بە حیزبی دیموکراتی کوردستان و فیرقەی دیموکراتی کوردستان ئازەر بە حیزبی توودا لە وێنەرەکان کۆ دەبوونەوە و نوێنەریان دیاری دەکرد بۆ بوخارێستێ کە فیستیواڵی لاوان ساڵی 32 لە بوخارێستێ بەڕێوە چوو پایتەختی ڕۆمانی کە تەبیعەتەن ئەو دەبینی وڵاتێکی سوسیالیستی بوو لەوێدا ژاندەرمەری و دیژبان و ئەوانە دێن مزاحمی ئەو کۆبوونەوەی دەبن و منجەر دەبێت بە تیرەندازی لە تیرەندازی کرابوو جوانێک بە نێوی حەسەنی ڕەمەزانی کوژرا بوو شەهید ببوو و ئەو جوانە نەوجوانی بوو فیلمەکراتی 4 یا 5 ئیبتیدایی بووە بە ئیفتیکاری ئەحمەد تۆفیقی ئەو جانازای هەڵدەگرن دێنەوە شارودەدا بوتی دێنی و بە شاریدا دەیژەڕن کە ئەوە منجەر بوو بە میتینگێکی عەزیم لە دوای کۆمار تەقریبەن میتینگی ئاوا گەورە نەدرا بوو و ئەوە ئیدی زیاتر دەنگیدایەوە لە ناو خەڵکدا بۆ دەرەوەی شاری زۆر تاسیری هەبوو و خەبەرەکانیش دەبێتەن لە ڕۆژنامەدا بڵاو دەبوونەوە بە دوای ئەوەدا لە خەیابانێ خەڵک دەگەڵ چەکدارەکان ڕوبەڕوو دەست بە یەخە بوون یعنی تا ئەو حدەی چوونە پێشێ و هەتاوە بیرم دێ دایکی ڕەفیقمان بەنێوی دایە زێنەب چەکێکی لە ژاندارمێکی ئەستاند بوو لێ چووە پێش بمکوژە و ئەویش تەبیعەتەن دڵی نایاوی کوژێ دەستی بادەدا و تفەنکە لێ دەستێنێ ئەوە زۆر دەنگی داوە لە شاری مەهابادە دایە زێنەب ئەو کارێ کرد بوو بە دوای وێدا ئیدەیە خەڵک جیران چل 50 نەفەریان گرت ئێمە ئەو دەمی قوتابی بوون بە دەستوری حیزب چوونە تەحەسون لە تەگوڕاپخانە تەحەسونمان کرد داوای ئازادبوونی ئەوانەمان کرد یا چون دکتۆر موسەدیق ئەو دەمی لەسەر کار بوو نەخۆش وەزیر بوو بۆ ویشمان زۆرتر عەریزەکان دەنووسی و دەمان نار بە تەلەگراف لەوێ پاشی 15 ڕۆژان خۆشبەختانە ئەو جەماعەتە هەموو بەربوون ئەوەش بەخۆی دەنگدانەوەیکی فەوقەلعادەی هەبوو ئەو عالەمە بەربوون هاتن لە زیندان کە بەرەون هاتن بە پیلمەوە کە لە تەلەگرافخانە متەحەسین بوون گوڵان بۆ هێنابوون و ئەوە ئەمەش پێشتر پیان کۆ گوڵمان ئاوادەم کردبوون گوڵماندانێ و حرەکەتێکی زۆر جوانی بڵێن دەواقەدا سیاسی بوو بە دوای ئەو حرەکەتەدا پێچوو هەتا دەگەینە مانگی گەلاوێژی 1932 لە 25 گەلاوێژ یا بڵێن 24 گەلاوێژ شا کوتایەکی لە موسەدیقی دەکا کە موسەدیق خەلعیەت کا و بە کوتا لە کاری بخا بەڵام کوتاکەی سەر نەکەوت حامیلی نامەکەی خەلعیەتی دکتۆر موسەدیقی ئەو دەمی سەرهەنگ نەسیری پێمایە فەرماندەی گاردی شاهنشاهی دەبێ ئەو دەم ئەو دەبێ ئەو دەگیرێ و قەزیەکە ئاشکرا دەبێ و وڵاتە کوتاکە سەر ناگرێ شا بۆ احتیاج چۆتە مازندەرانێ لەوێڕا کە دەبینێ کوتاکەشی خاژە لە ترسان هەر بە تیارەی سوار دەبێ و دەچێتە بەغدایە ئیدی وتیان شا هەڵات لە بەغدایڕا چوو بۆ ڕۆمێ بۆ ئیتالیایە کە خەڵک زانی شا هەڵات ئیدی زەمزەمەی ئەوەی هەبوو تازە سەلتەنەت نامێنێ و ئینشاڵڵا حکوومەتی ئێرانە دەبێتە جمهوری بۆیە خەڵک لە شادی ڕۆیشتنی شای و بەرەوپیری کۆمارچوون و بە پشتیوانی لە دکتۆر موسەدیقی لەسەر تاسەری ئێرانێ ڕۆژی 25 گەلاوێژ میتینگ و ئەرز دەکەم شادی و ئەوە کرا و لە مەهابادی ئێمەش ڕۆژی 25 دەپەریان نەکەوتن بەڵام بۆ ڕۆژی 26 میتینگێکی عەزیم کە تا ئەو دەمی میتینگی ئاوا گەورە دوای کۆمار نەدیدراوە زیاتر لە 3-4 هەزار کەس ئەو دەمی لە مەهابادێدا لە چوارڕای ئازادی ئێستا کە پێیان دەکوت پێشدەرکی مەیدانی مزگەوتی هەواساغای لەوێ کۆبوونەوە و میتینگێکی عەزیم درا ئیتر ئەمە سەرمەستی ئەوەی
لێرەدا پێم خۆشە ئیشارەیە بکەم تەوسیەکە بۆ داهاتوو بۆ جوانەکان. ئێمە دەگەڵ سێعەڵای ئیساقی و چەند برادێکی دیکە کە هاوکلاس بووین چوو بوون لە باغەکان و مێشەکان دارمان بڕی بوو بۆ پلاکاتی میتینگەکە. داهاتینەوە بە کوچەی ماڵە غەنی بلووریان و میرزا مستەفای سوڵتانیاندا گەڕەکی هەرمێنیاندا دەڕۆیشتین بۆ ماڵە سێعەڵای ئیساقی کە پلاکاتەکان لەوێ دەنووسران و بەسلا لەسەر دارەکان دادەنران. لەوێ دەڕۆیشتین ئەوە مەستی بڵێن سەرکەوتنین و فڵان و ئەوانە دەستی قینەوە قسەی خۆش دەکەین دەڕۆین. مەجموعەیە خانم لە کوچەی دانیش بوون هاوینێکی دانیشتون لەڤەر دەرکی فڵانوانە پێشە دەقەر سڵام عەلەیکم دووسێ قەدەم ڕەت بووین. دایکی میرزا ڕەحیمی سوڵتانیان هەرو کەسەی کە کوتم یەکەم جار چوونە تارانێ دەگەڵ میرزا ڕەحیمی خەرازی بۆ لای سارمخانی سادە وەزیری کوتی دا کوڕەکان ڕاوەستن قسەیکم پێتانە. ئەمەش ڕاوەستاین و هات. ئەگەر ئیشتیباه نەکەم دایە کولسم بوو ناوی یادی بەخێر. گوتی ڕۆڵە بە قوربان و دەبم ئەنگۆوە مەزان هەموو شتێک تەواو بووە. دنیا هەزار ساردووگەرمی هەیە هەزار هاتوونەهاتی هەیە. داواتان لێ دەکەم هەموو شتێکی خۆتان ئاشکرا مەکەن. بەشی ئەوەندەی تێدا بێڵنەوەکە دوایی بتوانن کاروبارەکان بەڕێوە بەرن. نسیحەتێکی فەوقڵعادە گەورە بوو کە ئەو دەمی ئێمەی جوانی بڵێن کەللەپڕ گاڵتەمان پێداهات پێمان بۆ هەموو شەکەلات بووە شاهڵاتەوە بووە. ئەو نسیحەتەم قەت لەبیر ناچێ و تۆسیەم هەیە بۆ هەموو برادرانێک کە لەناو خۆدا کار دەکەن ئەوەندی بتوانن بەنهێنی کار بکەن ئەوەندە موەفەقترن کە ئاشکرا بوون تازە مەجالی کارکردنیان نامێنێ. ئەوە میتینگەکە دراو لەو میتینگەدا عدەیەکی زۆر لە کەسایەتەکانی مەهابادێ ئەز جوملە دوکتۆر ئەیوبیان کە ڕئیسی بێهداری مەهابادێ بوو هەر خەڵکی سابلاغێ جیرانی ئێمە بوو ڕئیسی پۆست و تێلگراف و ئاغای سەدیقی حەیدەری کە وەزیری تەبلیغاتی زمانی کۆمار بوو دوای ئەو دیموکراتانەی زمانی کۆمار کەم کەم کە شەرایط مناسب بوو هاتبوونەوە فعال بوون کاریان دەکردنەوە حیزبدا و هەروەها یەک دووژنیش لەو میتینگەدا قسەیان کرد مامۆستا هێمن یادی بەخێر بۆ یەکەم جار شێعری دانابوو بۆ ڕۆیشتنی پاشای کە سەربەندی شێعرەکەی ئەوە بوو دەبڕۆ ئەی شاهی خائین بەغدا نیوەی ڕێت بێ. ئەوە خەڵکە بە تێگڕا ئەو سەربەندیان تیکرار دەکردەوە. میتینگێکی فەوقڵعادە موەفەق فەوقڵعادە ڕکوپێک و تر خیاڵمان تەخت بوو کەچی خەریکی کاروباری خۆمان بووین کاروباری حیزبی بەپێی توانە. دوو ڕۆژ دواتر لە پڕڕا دەنگۆ پەیدا بوو لە شاردا کە کوتا کراوە. ئەو دەمیش هەموو ماڵێک ڕادیۆی نەبوو ڕادیۆ کەم بوو لەناو خەڵکە لە ڕادیۆتارانەوە ئێعلام کرا کە کوتا دژی مصدق کراوە مصدق گیراوە و حکوومەتی مصدقی تێک چوو و حکوومەتی کودتا هاتە سەرکار. حکوومەتی جائیدی ئەو دەمی ئێمە دەبوو خۆمان پارێزین. چۆن خۆمان پارێزین؟ ئیدەیەکی زۆر لە کادرەکان تەواو ژێرزەمینی بوون و هێندێک خەڵاتن بۆ دێوی هێندێک لە ماڵەکاندا خۆیان شاردەوە و ئیدەیەکی وەکو حسێنی فرۆهێر و چەند کەسێکی دیکە جیران و زۆران بێحوڕمەتی پێکرا و لە کوچە کۆڵاندا و بەرشەقانەدا بم بردویانم بۆ زیندان و ئەوانە. ئەوە ئێمەمانانیشی بڕێک ترساند. ئێمەش دەگەڵ براگەورەکەم کاخەلیل ڕەحمەتی خۆمان شاردەوە بەیانەکەی لەگەڵ کاروانێک کە بەرەو دێ دەڕۆیشت دەگەڵ کەوتین و چوین بۆ دێ. چەند ڕۆژێک لە دێ مابووینەوە کە ئەمن ماڵە دیانزانی لەکوێم نامەیەکیان بۆ مرد بۆ ماڵێ بە کوڕی ئەو ماڵێدا کە چوو بۆ شاری کە لە دێی بووین ئەمە دێ بەنێوی داشتە من نزیک بوو لە مەهابادێ تەقریبان ڕێگەی نیم سەعاتێک بوو نامەیەکیان نردبوو بۆ من
کە هەر زووتر وەرەوە شاری لەوێ کاریان پێێتە نامەیەکی حیزبی ئەمیش بلافاصلە گەڕامەوە مەهابادێ و ڕۆژی دووەم بوو کە لە ماڵێ بووم ئەوە ناچمە دەرێ نیگەرانم نامەیەکی دیگە هات بە ئیمزای شادی نووسا بوو کە هەرچی زووتر بچۆ بۆ ماڵە پێشەوای لەوێ کەسێک دەتبینێ و کاریان پێێتە ئەمیش بە حکموێ کە پێشتر دەڕکە عەلی قازی هاوکلاس بوون و هات شوێن ماڵم کردووانە زۆر ڕاشکاوانە هەستم چوومەوێ و لەگەڵ مینا خانم کاروەکو دایکێکی بەڕێز حیسابم بۆ کرد بوو حیسابم بۆ دەکرد ئارزم کرد کە مینا خانم نامەیەکی ئەوە بۆ من هاتووە گوایە کەسێک لێرەیە دەوێ ئەمەم ببینێ منیش هاتووم بۆ دیدەنی ئەو دوای چاک خۆشی و حاڵە حاڵپرسی ئەوانە گوتی ئێستا دەچم بزانم دەڵێن چی من نەمدەزانی کێ لەوێ بەڕاستی هەتا ئەودەم کەچی دوای پێشە دەقان هاتەوە کوتی ئێستا دێم بۆ ئەو دیوەی من لە دیوەک دانیش بووم زۆری پێ نەچوو ئەگەر هات تەماشام کرد مامۆستاکەی کلاسی سیاسیمانە بەڵام بە نێوی شادی نامەی بۆ من نار بوو دەرکەوت کە ناوی مستعاری قاسملووی دە وەختیدا کاک ڕەحمانی قاسم چۆن دەرێت و کڕای دواتر وەرگرت بووە ئەوە لەوێ و وا دیارە لەوێ مەخفیە ماڵە پێشەوای دەگەڵەوەی دیویان زۆر بوو خانووکیان گەورە بوو بەهاربەندیان هەبوو پڵانیان هەبووەنە ژێرزەمینیان هەبوو لە ژەویزکەشدا ئەشکەوتێک هەبوو باتەوە دوێ کە زۆر محکەم و قورسی قایم بووە لەوێ بلەخرا مەخفی ماوەتەوە ڕەنگە کەسی گومان نەکاکە دووکی قاسملوو کە تا ئێستاشە نەناسراوە تا ئێستاشە بەنێوی مستعار دەژی تا ئێستا معلوم نییە لە میتینگەکەشدا ئاشکرا نەبوو ئەو خۆی ئاشکرا نەکرد قسەی نەکرد لە میتینگەکەدا جارە دەستوورەکەوا بووە کە جارێ نابێ خۆی عەلەنیکە وەڵای دی دانیشتین لەگەڵ کاک ڕەحمانی و کوتی کاکە ئێستا برادران زۆربەیان گیراون زۆریشیان هەڵاتون لێرە نەماون و چوونە دێهاتی ئێستا ئەمە دەبێ تەجی سازمان بکەین و ئەو بەقایای تەشکیلاتیمان کە لە شار ماوە جەمعجووریان کەین و فڵانەوانە تا بزانین چۆن دەبێ گوتم وەڵای کاکە من زۆر شارەزانیم من هەر بەشی خۆم هێندێک لە قوتابیەکان و هێندێک لە جوانەکان و چەند بازاڕێکیش کە پێشتر دەگڵەن ئاشنا بووم دەناسم بەڵام ئەوە کارێکی ئاسان نییە بۆ من کوتی ئەلامەتی تەماس پێیان دەکوت پارۆڵ ئەلامەتی تەماس دەدەمێ لە هەر سنفەی ئەلامەتێکت دەدەمێ دەچی قسەیان لەگەڵ دەکەی هاوکاریت دەکەن بۆ ساخبوونەوە ئەمیشون باشە جاگەوە بێ قەی ناکە ئەو کارە بۆ من ئەو دەمی کارێکی سەخت بوو بەڵام بە هەر حاڵ ملمدایە بەڵام چەند ڕۆژ دواتر هاوکارێکی زۆر شەرافەتمەند و لە عینی حاڵدا فەعال و لێزانی بۆ پەیدا کردم کە ئەمە پێمان دەکوت بێنامە شەلە ئەلعانی نەمزانی نێوی ئەسڵی چییە دا ئەسڵدا ئەو کابرای خەڵکی قوڕوە بووە بەڵام لە زیندانی مەشهەدێ گیراوە وەختی خۆی بۆ کاری سیاسی لە پەنجەرە خۆی پڕداوە لاقی شکاوە ماچەند لاقی چاوەتەوە دەشەلێ بەڵام ئەوەندە ئینسانێکی فەعال بووە حەزی لە کەشتی لێ فێر بێ هەم معلوماتی باشی هەبوو هەم زۆر بە پشتکار بوو مەسەلەن بۆ ئەوی نەناسرێ چی دەکرد لە دوکانی میرزا حەمەدەمینی موعینی بابی سلێمانی موعینی کە پەتورە چی بوو پارچە فرۆش بوو پارچەمان بۆ وەردەگرت مەسەلەن 20 تۆ پارچە لەسەر شانی دادەنا بە کوچۆ خیابانی مەهابادێ دەگڕا پارچە دەفرۆشت لە بینی دەگەڵ ئەوە کاری حیزبیشی 1 دقیقەوە دوانە دەکەوت دیوێکمان بۆ گرپوو لە گەڕێکی فەقیران لە گەڕێکی شوانان دیوێکمان بۆ گرپوو لەوێدا بوو بەڵام زۆر ئینسانێکی مجیر و لە عینی حاڵدا تەشکیلاتی بوو بە هاوکاریوی ئەمن لە ماوەیەکی کەم داتوانیم هەموو تەشکیلاتەکانی وێ مەهاباد دەستنووکەمەوە و دوایی ئیتر پڕژاینە سەر
شارەکانی دەوروبەریش وەکو بۆکان وەکو سەقز وەکو نەغەدا وەکو شنۆ وەکو ئەوانەش وردە لە هەر شارەیە نەفرێک دوو نەفەرمان بانگ دەکرد بەپێ ئەو پاڕۆڵی کەدا بوویانینێ قسەمان لەگەڵ دەکردەوە جارێ دکتور مەخفیەتی من هەفتەی جارێکەوەی دەبین و قسەی لەگەڵ دەکەم و گزارشی کارەکانی دەدەمەوە پڵانوانە و زۆر لە کارەکان ڕازی بوو هەرچەند ئەو کارە بە من بەڕاستی قرس بوو من سابقەی کارێکی ئاوا مەفەسەلم نەبوو بەڵام ئەمەلەم ببوومە بەرپرسی تەشکیلات کاری خۆمان ئیدامەدا تا تقریباً ڕۆژی پێش 26 سەرماوەز بۆ 26 سەرماوەز قەرار بوو ئێعلامێکی زۆر چاپ کرا بوو و ئەو ئێعلامیە دەبوو بە شاردا بڵاوکرێتەوە سازمانی جوانانیش عاملی ئەسڵی بڵاوکردنەوەکە دیاری کرابوو ئەمن کە لە دەبیرستانی بووم دەبوو دەگەڵە خۆم سێ چوار بەستەیان بۆ بەرم سێ چوار نەفەر کە لەوێ منیان دەناسی دیارە پێشتر لە سازمانی جواندا دەگەڵیان بووم بیان دەمێ بیبن بۆ حوزەکانی سازمانی جوانان بۆ بڵاوکردنەوەی ئێوارەکەی هەر ئەو ڕۆژە کەس بنێ 23 سەرماوەزە ڕۆژی هەڵکردنی ئاڕا و لە عینی حاڵدا ڕۆژی هاتنەوەی ئەرتش بۆ مەهابادی لە ساڵی 1925دا ئەو دوو مناسبەتە خۆش و ناخۆشە هەرچیان تێقەڵ بوون ئێعلامەکە جۆرە نووسرا بوو کە ئیشارە بە هەر لا بکرێت تەبیعەتەن بۆ مەحکومکردنی ڕژیم و دژی ڕژیم بڵاو دەبەوە ئەمن هەتا نزیک دەبیرستانیش شتەکانم لەگەڵ خۆم برد لەوێ کتم باش ئەمنەوەنە بۆ بمن دەبیرستانی دنیا هەزار مقەدەرە ئەمن ئەوانە دەچم لە ماڵە پێشەوەی دادەنێم دوای بەرەسە تاحتیل بوونێ بانگیان دەکەم یەک مزگەوتی شادێشی لە ماڵە پێشەوەی نزیک بوو دەبیرستانیش نزیک بوو مزگەوتی شادێشی لە بینی ماڵە پێشەوە و دەبیرستانیدا هەڵکەوت بوو تقریباً بە فاسیلەی 100 قەدەم لە هەر کامێکیان گوتم ئەوەی دەکەم وەڵا ئێلامەکانم خۆشبەختانە بردەوێ نەکا یەکێ لەو کەسانە کە قەرار بوو ئێعلام لێ وەرگرێ گزارشی داوە کە ئەوڕۆ ئێعلامەمان پێدەکا ئێعلامەکەمان بۆ دێنە فڵانوانە لەسەری کلاسی فیزیکێ بووی ئاغای بزورگمێ بزورگیان شتێکی وا بوو یەکی لەو دەبیرانەکە دەگەڵمان بوو لە کلاسی سیاسی معلمی فیزیک بوو لێزانی من حیزبیم و ئەوانە بەڵام نەیزانی مەسئولیەتم چیە هەروەی زانی باتەوەجوە لەو کلاسێدا بوون تەبیعەتەن دیارە من حیزبیم دانیشتبوون خەریکی دەرسێ بوون فەڕاشی مەدرسەی هات کوتی بە دەبیرەکەی کوت کوتی ئاغای مەژدەی ڕئیسی دەبیرستان بوو ئاغای مەژدی کاری بە فڵان کەسێ بانگی دەکا ئەویش نەکا بەسەر پێوێ دەرسێ دەڵێ متەوەجی بوو کە دیژبان وشتی وا لە حەوشی دەبیرستانی دەخولێنەوە هەستی بەوەی کردبوو کە نەکا شتێک بۆم بێتە پێشێ کوتی جارەوە دەرسمان هەیە ئەڵان دێنێرم دوایە دەزیمی قەدەم لێدان لە کلاسێدا هاتم من جوم کوتی هیچت پێیە کوتم نا کوتیەوە هاتوون لە دوو کاریان پێتە بەڵام من جارێ ناڵم بچی ببێنیوە کە دەرسەکەمان ئیدامەی هەیە تا بزانین چ دەبێت چون باشە ئەوە نەکە چاوێکی لە کلاسەکەیە دەرسێ دەڵێتەوە چاوێکی لە دەرێ بزانە لە دەرێت چ خەبەرە وەڵا هیچ خۆڵەتەن دوو جای دیکە هات لە دوو کوتی ئەلان خلاص دەبین جا دێنێرم هەتا زەنگی خوارد زەنگ کلاس تەواو بوو کوتی جا و سەفرەی بچۆ بزان دەڵێکی ئایمەشتی وەڵا هەستم چون ئەگە چوون ڕئیسی دیژبان لەوێ دانیش بوو دەمناسی ئاغای ڕاتپور سەرگۆڕ ڕاتپور وەڵا چوومە ژوورێ و سڵاوم کرد و چون ئایمەژدی ئەمرێکتە بوو بە من ئەمن ناربوت بە شوێنمدا لە کلاسی فیزیکێ بوون ئاغای بزووی کوتی جارێ مەچۆ تا دوای کلاسی ڕاچوو کوتی نەوەڵا من کارم پێت نییە ئەو ئاغایە کاری پێتە کوتم ئاغای چێ کوتی نایناسی کوتم ئاغای ڕاتپورە چ کاری بە منە کوتی وەڵا کە هاتووە کاری بە تۆیە ئەویش زۆر محتەمانە الحەق کوتی وەڵا کارمان پێتە دەبێ دەگەڵمان بێتە جێگایەک یا دەبیرستان پلیکانی زۆر دەخوارد بۆ دیوی خەیابانێ جیبەکان لێوە ڕاگرت بوو دەگەڵ زیلێکی عەسکەری کە دیژبان و وەڵام شتی تێدا بوو کوتم زۆر باشە با بچم کتێب وشەکانم بێنم و ئەوانە وەڵای دی هاتم
کتێبەکانم هەڵگرت و دەگەڕان کەوتم هات ئەوە بە ئومێدی وان کە ئەو ئەلامێشتانە هەموو لە لای منن وەڵای دی هەڵانکردم بردیانم و هەتا وێنیان پشکنی تا شارەبانی بردیانمە شارەبانی بۆ جیبانێ نەبرد وەڵا لەوێ دیدی چەند کرد بە پشکنینم کاکە پەڕپەپەڕی کتێبەکانم دەگەڕان ئەدی ئەو شتانێک کە قەرار بوو پێت بێ لەکوێت دانان کوتمانم چم پێ دەبێ ئیدی لێ بۆ معلوم بوو کە ها راپۆر دراوە وتم باش فەرموو بەڵێ لەوێ بەلاخەرا ئیدیە من گیرام و دوو سێ مانگدا زیندانێدا بوو زستانی ما بوو کە ئازاد بووم هاتمەوە دەرێ چوومەوە دەبیرستانی بۆ ئیدامەی خوێندنیە لەوێ ئاغای مەژدی ڕای نەکردمەوە گوتی تۆ جێگات دەبیرستان نییە گوتم بۆ کوتی ناتوانین ڕاتگیرینەوە تۆ سابقەت هەیە و کوتم کاکە من محکوم نەبووم خۆ من بە زەمانەت بەر بووم خۆ دادگایی نەکراوم وتی زۆر باشە با بزانم بە غەریتی فەرەنگ قسە دەکەم بۆ خۆم چوومە ڕئیسی فەرەنگ ڕئیسی فەرەنگی موافقەتی کرد بەڵام دیسان مەژدی کە پیاوێکی فەوق العادە خراپ و پیسی لێ دەرهات بوو هەر مخالەفەتی کرد و ئاخرەکەی ناچار بووم ئەو دەمی پەرماندەی مەهاباد دوای کورتای 24 مڕدادێ کرابوو بە سوپا فەرماندەی سوپا ئاغای سەرلەشکر مقبلی بوو کە وەختی خۆی ڕئیسی دادگای دکتۆر موسەدقی بووە وەڵات چوومە کنی و کوتمەوە حاڵێکی وایە و لە دەبیرستانی ڕام ناگرنەوە و کوتی چۆن ڕام ناگرنەوە خۆ تۆ محکوم نەبووی و وڵان وانە و تەلەفۆنی کرد بۆ باسپۆرس و بۆ شارەبانی و ئەوانە تووشی نا من محکوم نەبووم و بە زەمانەت بەربووم وەڵای دی نامەی نووسی کە ڕام گرنەوە لە دەبیرستانی ئاغای مەژدەی کە ڕئیسی دەبیرستان بە قسەی ویشی نەکرد ویشی نەدا و ئەمنی تر تورکی تقریبا تەرک تەحسیل بوو بەڵام کە هاتمەوە خۆشبەختانە ئەو برادرەی کە باسم کرد ئاغای بێهنام کاری تەشکیلاتەکەی نەخەوان بوو کاری تەشکیلاتی هەروازی خۆیدا بوو ئەمیش خەریکی کاروباری خۆم بووم و زۆر بەگەرمی کاروباری حیزبی خۆمان ئیدارە دەکرد تا ساڵی 33 زۆر بەنهێنی خەریکی فعالیت تێکۆشان بوون من بەستەیەک ڕۆژنامە هەبوو و با ئەوەش بڵم لێرەدا ئێمە لە دوای کۆمارەوە هەتا ئەوەڵی ساڵی 33 ڕۆژنامەمان نەبوو ڕۆژنامەی کوردستان چاپ نەدەبوو لە ئەوەڵی ساڵی 33ەوە ڕۆژنامەی کوردستان بە هیمەتی کاگڕەحمانی قاسملو و غەنی بولوریان و عەزیز یوسفی کە قەڵەمێکی بەتوانایی هەبوو خەریکی ڕۆژنامە دەرکردن بوو حوتە ژمارە ڕۆژنامەی کوردستانیش دەرچوو داقیقەتدا ئەو چەند ژمارەیە دەوری دووەمی ڕۆژنامەی کوردستانە ڕۆژنامەی کوردستان و هێندێک ڕۆژنامە و شتی دیکە کە هەبوو هاتبووە مەهابادێ لە تەورێزێرا و من بەڕێم کردن لە ڕێگەی برادێکی بە نەوی مەحموودی مەنگوڕی کە تەقریبەن کاری پێکی ئەنجام دەدا ئەویش لە ڕێگایە یا لە خودی ڕزایەی بە ڕۆژنامەوەی گیرا بوو بۆ گیرا بوو متاسفانە دوای چەند سەعاتێک لێدان و کوتان و ئەوانەکەی ناو مەهابادێ لەوێ نێوی یەک دوو برادێری کوت بوو کە من ڕۆژنامەکانم بەویدا بۆنار بوو بەواندا بۆنار بوو ئیتر ئەوانیش لێدانیان خوار بوو یان نەخوار بوو ئێعترافیان لەسەر من کرد بوو ئەمن جارێکی دیکە لە ساڵی 33دا گیرامەوە
گیرامەوە چەند مانگێک لە بەندیخانەدا بووم دوای جارێکی دیکە لەبەر ئەوەی کە اعترافم نەبوو ئازادیان کردم بە زەمانەت بەڵام فەوقالعادە ناخۆش بوو ئەو دەورەی زیندانم وەکو دەورەی پێشێ نەبوو ئەویش ئەوە بوو کە هەرخوری ئەو کەسانە کە هەتا دوێنێ دەگەڵم حیزبی بوون وێڕای پاسەبانەکان لیان دەدان بیان کورد بۆ ڕاستەناڵی ئەوە بۆ من فەوقالعادە تاڵ بوو مەعەلبەم نەچوومە ژێربار هەرچۆنێک بوو ڕزگاریم بوو لە زیندان هاتمە دەرێ لە تەقریبەن دەکرێ بڵێن بە فرامباری 1333 جارێکی دیکە ئەفرادمان هەبوون لە نێو دەستگاکانی ئەرتەش و ڕوکنی دوو شارەبانی و ئەوانە چون ئەو دەمی قەرارەکە ئاوا بوو ئەفرادی حیزبی توودا کە دەهاتنە مەهابادێ جا چێ ئەفسەر بانایە چێ دەرەزدار بانایە چێ سویل بانایە ئەوانە دەهاتنە شاری کوردستانی دەگەڵ حەوزەکانی حیزبی دیموکراتی کوردستان دەغم دەبوون و کاری حیزبیان ئیدامە دەدا ئەگەر ئێمەش چوبانە تاران یا تەورێزێ هەر بەو شێوە کاری حیزبیان درێژە دەدا ئەمە ئەناسووری باشمان هەبوو لە نێو ڕوکن و ئەوانەدا خەبەریاندا بە من جارێکیش چووم بۆ حەوزەی نیزام وەزیفە نامەی ئامادە بە خزمەتم بۆ هاتبوو کە بچۆن خزمەتی سەربازی کە چووم سەرهەنگاردەڵان بەرپرس بوو ئەو کوریەوە تۆ نەگیراوێەوە کوتم بۆ بگیرێمەوە خۆ من ئازاد بووم و دیکردنەوەی توکی نا جێگای تۆ زیندانە ئیتر دوایە هاتمە بەڕێکورد بوو بابی ئەو ژنەی ئەلعانی مستەفای ژنی مستەفای هین مستەفای ڕستگار بابی وان بوو ئەژت دەکەم جا ئەوە کە ئەوەی کورد ئیدێ من حیسابی خۆم کرد هاتمەوە دەرێ ئەو دەمی تەلیفۆنی هەندیلی هەبوو دەگەڵ یەک دوو برادر قسەم کردم کاری بە پەلەم پێتانە وەڵا هاتن لە باڵێ دیتە من کوتم شتێکی وایە تاقیقم بزانم بەرنامەی گرتنەوەی منیان هەیە یان نا وەڵا چون تاقیقان کرد بۆ سبەینە ڕاخەبران داوەکتی کاکە دەستور دراوە بەدگرنەوە بەڵام هەتا ئێستا نیان گرتووە پێم سەرە ئیدی کەزانین دەمگرنەوە لەو کاتێەوە ئەمن بێوەی لە بام و لە دایکم و لەوانە خدا حافزی بکەم لیباسی کوردیم نەبوو نردم لە ماڵە کاک سلێمانی موعینی زۆر هاتوچۆی گەرممان وەمە کلاس بووین هەم خوشکەکانی و خوشکی من زۆر جار هاتوچۆی ماڵەکانیان دەکرد پێی بوون نامەیان پێکەوە ڕادوو بەدەکرد من شوراتوشیوامە پێکەوە ڕادوو بەدەل دەکرد نردم لەوێ دەستێک لیباسی کوردیان بۆ هێنام دەبەرم کرد و ئیتر لەو دەمێوە ئەمن مەهابادم بەجێهێش تقریبەن بە پلانباری 1333ە ئیدی هاتمە دەرێ و جاوە بە هەویام ئەگەر بکرێ بیرەوەرەکانم لەو دەمەوە کە کاتێنی بووم بنووسم تا ئێستا موفق نەبووم هێندێک بیرەوەری خۆش و ناخۆشم هەن لەو جەریانی چەند ساڵی کاری نهێنی کە ئەمە لە دێهاتی ئیدی خەریکی کار بوو لەوێ فعالیت و ئەوانەمان کردو و دوای ئەوەی ئێمە ڕسمە بوونە کادری ئاکتیو لە دێهاتدا لە مەنەتەنی مختلف دادڕێن ئەو دەمی کاتەکانی حیزبی پێم خۆشە ئەوەندەی لە بیرمە ناوێن بەرم بینێکی هاشمی حوسێنزادە و ئەسعەدی خودایاری و هاشمی حەقتەلەب و ئەرزت دەکەم ئەوانە کە هێندێکیشیان دوای 24 قەچاق ببوون هەرنهاتبوونەوە شاری و حەمەدەمینی ڕاتبی و پاشان ئەمنیشیان لێزاد بووم و دوایەش یەک دوو نەفەری دیکە قاسم سوڵتانیان و ئەحمەد تۆفیقیش تەقریبەن هەر لە دەرێ بوو بینێکیش کاک سلێمان هاتە دەرێ بەڵام دوای چوە تارانێ لە تارانێک گیرا دوای ئازاد بوو ئەوانە خەریکی فعالیت تێکۆشان لە دێهاتی بووین پاشان ئەوانە هێندێکیان تەمین بوونەوە لە ساڵەکانی تقریبەن 37 و 38 و ئەوانە ئیدی ئەمە 3-4 نەفەر کادر لە دێهات مابووین
کە فعالیەتمان دەکرد بەڵام دوای باز دەکەم کە لە ناو جیهاددا تەشکیلاتی زۆر باشمان هەبوو و چ لە نێو جوتیارەکاندا چ لە نێو ئاغاکاندا تەمایل زۆر ببوو خەڵک بە دوای کوردستان 28 غەدرێکە لە خەڵکیان دەکرد و بە تایبەتی هێندێک ئاغای بڵێم بزرگ مالک و ئەوانە فشاریان هێنابوو بۆ خەڵکی بە پشتیوانی حکوومەتی خۆیان بە هەواداری حکوومەت دەزانی خەڵکەکە زیاتر ڕوو تێدەکردین تەشکیلاتێکی زۆر ڕێک و پێک و باشمان هەبوو دەتوانم بڵێم لە زوربەی دێهاتی لانی کەم ئەوەندەی من شارەزا بم منتەقەی مقریان و ئەوانەدا ئێمە ئەوەمان هەبوو فعالیەتمان هەبوو بەڵام ئەوەی کە لێرەدا قابلی تەوەجوهە بە دوای ئەو تێکۆشان و ئەوانەدا هێندێکیش موسیبەتی گەورە بەسەر حیزبی تودەدا دەپێشدا دوای بەسەرمەدا هات ئەز جوملە حیزبی توودە دەگەڵی دوای 28 گەلاوێژی 1932 کاتێکی یەکجار زۆری لێ گیرا و لە ساڵی 1933 ستونی ئەمە لە زیندانەدا بووم لە زیندانی مەهابادێ بووم ستونی فقراتی حیزبی توودە سازمانی نیزامی حیزبی توودە بوو بە ئەفسەر و دەرەجەدارەوە سازمانێکی فەوق العادە قەوی بەهێز باوە ئەو سازمانە لەو چوو بوو ئاشکرا بوو ئیدەیەکی زۆر لە ئەفسەر و مەفسەران گیران هەتا یەک دوو کیشکە لە مەهابادێ لەگەڵ ئێمە ئێرتباتیان هەبوو ئەندامی حیزبی توودە بوون ئەوانی ژیان بەڵام هێندێکیان کە ئەندامی فرقە بوون هاتبوونە لایمە ئەوان سڵامەت دەچوون لەوانە لە بیرمە ئاغای حەسەنی پزیشکیار بوو دکتۆر خۆیی پزیشک بوو پزیشکی وەزیفەی ئەرتەشی بوو ئەوانە هیچیان بەسەر بەڵام دووسی ئەفسەری دیکێکە بوون ئەوانەی لەگەڵ ئەو سازمانەی لەو چوونی گیران خۆشبەختانە لەسەرمە هیچ نەکوتراتەوە مەقتەعەدا بە دوای گرتنی ئاشکرابوونی سازمانی نیزامی کە ئەویش خراب نییە ئیشارەیەکی پێ بکەم دوایتر لە ئەفسەرەکانم بیست خانەی تیمیان هەبوو ئەندامانی ڕێبەری حیزبی توودە لە تارانێ لە بینی دوو تیماندا پەیکیان هەبووە هێندێک مەدارک دیانەوە ئاڵوگۆڕکەن مەسەڵەن لەو ماڵی بیبەنە ئەو ماڵی لەو گەڕەکەی تاران بیبەنە ئەو گەڕەکەی تارانێ کاری مەخفیەیدی هەستێک بە نێوی سەرگۆر عەباسی ئەوە بە چەمەدانێک مەداریکەوە دەگیر پۆلیسی دەکەوێت وەک بۆ خۆیان دیان کوت دوایی دیانگەڕاوە خۆشەوی ڕووزبێ کتوویەتی ئەو کابرایە لەوانەیە ئەتراف بکە بەڵام هێندێک کتویانە نەخێرەوە پیاوی فەوقڵادەمەکەم مەحاڵی ئەتراف بکە وەنیهایەتەن یا ئەترافی کردو هەم جێگەی کادرێنەیەکانی ڕەهبەری حیزبی توودە هەم سازمانی نیزامی لەو چوو دە حەقیقەت داستوونی فقراتی حیزبی توودە لێرەدا شکا بە دوای ئەوەیدا ئیدی بەڵا لەسەر بەڵا گرتن و پڵان و ئەوانە هاتە پێشێ عالمێکی جار زۆر گیران ئەدەیەکی زۆر لە سازمانی ئەفسەری حیزبی توودە ئیعدام کران هێندێکیان زۆر قارەمانانە بەش ئازان و ئەوانە چوونە مەیدانی تیر لێرەدا ئەوەش خراپ نییە باز بکەم ئاغای ئیبراهیم یونوسی یەکێ لەو ئەفسەرانە دەبێت کە حکمی ئەعدامی بۆ دەرچێت لە دادگای نیزامی بەڵام بە حکمی وێ لە زیمنی خدمەتی نیزامی ئەرتەشدا لاقێکی پەڕی بوو لە ئاخرین لەحزەدا بەرعەفوی شای کەوت بوو لە مەیدانی تیرن بە پەلە کەسێک دێ نامەکە دێنێ ها ئەلئان فەرمانی تیرەندازوی ها دەمێکی دیکە هەوار دەکەن دەڵان دەڕادەکەن حکمی مەعافیەتی برامی یونوسی لە ئیعدام دێنن و بەو شێوەیە ئەو نەجاتی دەبێت دێهێنە ئەو لایە ئەوە دیکە تیرەباران دەکەن ئیدەیەکی زۆران لە تیرەباران کرا ئیدەیەکی یەکجا زۆران بە حەبسی ئەبەد محکوم بوون کەم دوایە لە زیندان دیتمانن ئەغڵبیان پیاوی فەوقولعادە شەریف نازەنین باسەوات خوێندەوار ساڵەکانی دواتر دیارە ئاشنام لێڵم بەڵام
حزبی دیموکراتی کوردستان لێرەدا دووچاری نەوعێک ئەوە بوو واقعبینی بوو بەرامبەر بە وەزعیەتی حیزبی توودا بۆ لەبەر ئەوەی ئیشتباهاتی گەورە لە حیزبی توودا ڕوویدا بوو. یەک لە کۆتایی 24 مردادەدا حیزبی توودا هێزی هەبوو نەیڕووی هەبوو کە بتوانێت پێشی ئەو کوتایی بگرێ، بەڵام بەداخەوە کوتاهیان کرد و مەداخەلیان نەکرد. دەحاڵێکیدا ئەو کوتایە ئیدەیەکی وەکو شەبان بیمخ و ئەوانە کە بە پوڵی ئەمریکایە کە 500,000 دۆڵاری ئەو دەمیان بۆ دێنن بۆ دەرباری بە پوڵی وانە ئەو خەڵکەی تەتبیع کرد و دەگەڵ ئیدەیەک بەیسا خانمی هەرجایی و فڵان و ئەوانە لاتولود کەوتە خەیابانێ و کوتایان ساز کرد. هیچ نەوە دیفاعێک نەکرا. ئەوە یەک. دوو نمونەی نوێی ئەوەیە ئێمە لە زیندانێن ساڵهای دواتر کە لەگەڵ ئەفسەرەکان ئاشنا بووین، هەم مدافعی ماڵە دکتۆر موسەدیقی ئالای عەلی ئەکبەری شوجاعی کوردی کرماشانێ بوو لەگەڵ سانەگ مەمتازی فەرماندەکانی وتم مدافعی ماڵە موسەدیقی یعنی لەوێ گاردنی دی هەم ئەوان بلا تەکلیفن هەم ئەفسەرانی حیزب بلا تەکلیفن. باتمان قلینج کە بە فەرمانی شاهێر ئەو دەمی کرا بۆ ڕئیسی ستادی ئەرتەش دەوری ماڵی دکتۆر موسەدیقی دەگرن و باتمان قلینج دەڵێ لە لەشکری دووی زرێهیڵا کە ئەو دەمی لە دەری تارانێ بوو هێز بێن نەخوارێ، تانک بێنن، زرێ پۆش بێنن، پەڵام بێنن. یەکێک لە فەرماندەکانی گروهی تانک و زرێ پۆشان دووبارە ئەفسەری حیزبی توودایە بە نێوی هوشەنگی قوربان نژاد خەڵکی شمالێ بوو کە هوشەنگ ڕۆحی شاد بێ ئەدام کراوە لە جەمهوری ئیسلامیدا کە دێتە نێو شاری دەچێتە حەساری ستادی ئەرتش لەوێ باتماقلی ناوێری بێتە خوارێ ئیشە بە ئیشارە پێیان دەڵە بڕۆن باڵام موسەدیقی تۆ بارانکەن. دەڵێ هاتینە ماڵە دکتۆر موسەدیقی جا ماڵە موسەدیق و ماڵە شای لە خەیابانی کاخ ڕووبەڕووی یەکتر بوو. لەبەر ئەوەی بیانوو ئەوە دێنێتەوە دەڵێ ئاخر ئەمە چۆن ئەو خانووی وانەکردن پرشکی دەپڕێتە ماڵە شاوی فڵان و ئانە دەڵێ ئێمە تۆپەکانمان لورە دەحەوای کرد هەموو بۆ بیاوانەکانی تارانێ یەک تۆ پیشمان بە ماڵە موسەدیقەوە نەنا. بێخەبەر لەوەی کە هەم ئەفسەری نیگابان ئاغای عەلی ئەکبەری شوجاعی کرماشانی لە ماڵە موسەدیقی توودەیە هەم هوشەنگی باقر نژاد کە فەرماندەی واحیدی زرێ پۆشە هاتوۆتە حەملەی ماڵە موسەدیقی بەدەسوی باتمانکردنی هەم ئەو توودەیە. خب ئەگەر لە وەزعێکی ئاوادا ئەو حیزبە وریابایە بەو هێزەی کە پیانە زۆر بەڕاحەتی دیانتوانی پێشی کوتاکە بگرن نەیان کرد. و پێشەویش دەتوانم بڵم بە گوێڕایەڵی مۆسکۆ دکتۆر موسەدیق باسی قەرزەم کرد لە پێشدا حیزبی توودە مخالفی قەرزەکە بوو نەیهێشت ئەندامانە حیزبی توودە یا لایەنگرانی یارمەتی دکتۆر موسەدیق بکەن لەباری مادیەوە بۆی خۆی لەسەر فێڕاکرێ. ئەوە دوو لە جەریانی بۆ تەوجیهی قەزیەی کوتای 28 مردادێ جزوەیەکیان دەرکرد بوو تقریبان 40-50 سەفحەیەک دەبوو بۆ تەوجیهی ئەو تاوانەی کە پێشی کوتایان نەگرتووە جزوەیەکیان دەرکرد بوو کە بەڕاستی هەر ئەو دەمی ئەمە هیچ ئیمانمان پێ نەبوو دەمانکردەوە تەوجیهە دەنا ناڵم سازمانێکی ئاوەسەی 400-500 ئەفسەر و بە سەدها دەرەدەدارت دەگەڵا ئەندامی حیزبن گوێ بەزەنگن فەرمانێکی دەدەی ئەوەیە. هەتا عەلی ئەمویی ئەویش هەر جزوی سازمانی ئەفسەری بوو مامۆستای فەڕەنسەی مەموو لە زیندانێ دوای ئازاد بوو کتێبێکی نووسیوە بە ناوی دوردی زەمانە ئەژت دەکەم لەوێدا ئەو بۆمەی دەجێڕاوە کە ئەمن کوتم کاکە ئەمە بچین حرەکەتێکی بکەین دەڵێ ئەمە بۆ خۆمان ئیدەیەک دانیژووی تازە تەحسیلی دانەکردەی ئەفسەری بووین بۆ خۆمان چوونە بیابانێ لەوێ خەیون بەرامەدیان ڕژین مقاومەت بکەین بەڵام دەستوریان پێدەین کە واز بێنن کارتان نەبێ تا ئەو حەدەی
و دەکولدا ئەو هەڵانە زۆر بەرچاو کەوتن لە حیزبی توودا. دوای ئەوەش کە سازمانی ئەفسەری لەو چوو ڕێحبەرانیان گیران دووچاری زەعفێکی زۆر بوون. لە شای پاڕانەوە تەقازای ئەپویان کرد، پاشان بە ئەندامانی حیزبیان دەکوت کە نەنامەندامە بنووسن وەرنەدەرێ لە زیندانێ. ئەوانە هەموو خاڵهایەک بوون کە لەواقعدا نەدەکرا هەروە بە سادەگی. بێجگەلەوە لەوچوونی ڕۆژ لەگەڵ ڕۆژی بەشەکانی حیزبی توودە لە شارەکان ڕەنگ بوو ڕۆژێک بگاتە حیزبی دیموکراتی کوردستانیش. بۆیە حیزبی دیموکراتی کوردستان ساڵی ئەواخری ساڵی 34 و بەهاری ساڵی 33 و بەهاری ساڵی 34 دەپەکری وەی کەوت کە کۆبوونەوەیەک لە هێندێک کادرەکان پێک بێنێ و دابنیشن بزانن چ بکەن. ئەو دانیشتنە لە 1934 لە بینی شاخەکانی بینی مەهاباد و پیرانشاردا دەگیرێ بە هاوکاری سەید ڕەسوولی بابێ گەورە کە ئەو دەمی بۆتە ئەندامی حیزب بوو و زۆریشی شایی بەخۆی بوو، خەڵکێکی بە دەوروبەرەوە بوو. بە یارمەتیوان لەو مەنتەقەیە ئەو یەکەم کۆنفرانسە دەگیرێ. ئەمیش نامە بۆ هاتوو کە بەشدار بووم، بەڵام زۆر دوور بووم، نامەکەم درەنگ پێگەیشت. وەختێک کە ئەمن گەڕامەوە گەیشتمە نزیک ئەو مەنتەقەی کە کۆنفرانسەکەی لێگیرا بوو، ئیتر کۆنفرانس تەواو بوو. ئەو پەڕەکەی دوو ڕۆژی شەشە بوو کۆنفرانس. من ئەو دەمی لە مەنتەقەی سەقز و ئانە بوو، هەموو کاریشمان بە پێیان بوو، سەیارە و مەیارە و ماشێن و ئەسپوشتیوا دەگۆڕەدا نەبوو. کولین ئەمە بەشدار نەبوو، بەڵام برادانی کە بەشدار بوو لەو کۆنفرانسەدا دوو کاری گرنگ دەکرێت. یەکێکیان ئەوەی کە تەقسیمی کارێک بکرێ، تەقسیمی کاربووی لە بینی کادرەکاندا، ئەو تەقسیمی کارە کرابوو. دوکتۆر قاسملوو کە لە هەموو برادران لەو دومی باسەواتر بووە، وەکو نەفەر یەکەم و بەرپرسی پەیوەندی دیاری دەکرێت. عەبدوڵای ئیساقی بۆ مەنتەقەی ورمێ دیاری دەکرێت، عەزیز یووسی بۆ مەنتەقەیەکی دیکە دیاری دەکرێت، غەنی بولووریان بۆ سنەی دیاری دەکرێت کە بچن لە نێو شارەکاندا فعال بن و کار بکەنەوەوانە. ئەمەش ئەو ئیدێ کە دەبینەوە کاری دێهاتین لە دێهاتی خەریکی فعالیتی کۆشانی خۆمان بین. ئەوە قەرارێکی مهم بوو، ڕەنگە یەکەم کۆبوونەوەی منتیقی بووە کە حاڵەتێکی نیمە هەڵبژێرانی تێدا بووە بۆ تەقسیمی کارە. بەڵام یەکەم کۆنفرانسە ناسراوە و زۆریش معتەبەرە. بە دوای ئەوەدا چەفتوبەندی حیزبی بڕاد محکەمتر و قورس و قایمتر دەبێت. یەکێک لە قەرارەکانی کە لەو کۆنفرانسەدا دراوە فاسیلەگرتن لە حیزبی توودەیە. بەو دلیلانە کە بۆم باس کردی. حیزبی توودا تووشاری زەعف بووە، حیزبی توودا لاوبالیتی بە خەرجداوە هەم بەرامبەر بە قەرزە و دکتۆر مۆسەدیق. حیزبی توودا کوتابی سوێرچۆن ناتوانێت پێش بگرێت نەیگرتووە. حیزبی توودا بێاحتیاتی کردووە، سازمانی ئەفسەری لەو چووە، دوای سازمانی ئەفسەری کە لەو چووە هێندێک لە ڕێبەران کە گیراون زوربیان ئێترافیان کردووە، دوای تووشی پارانەوە لاڵانەوە و ئیسهاری نەدامەت بوون و حتا تەوسیە دەکەن بە ئەندامەکانیان کە نەدامەتنامە بنووسن. ئەوە بابوو ئەو دەمی جان نەدامەکانیان نەدامەکانیان لە ڕۆژنامەدا چاپ دەکرد، ڕۆژنامەی ڕەسمی ئێرانیدا ئیتلاعات و کەیهان و ئەوانەدا. وەیدی ئەوە ئابڕۆژێکی زۆر گەورەیە کەوا بوو ئەمە لە حیزبی توودا فاسیلە دەگرین و ئێرتباطمان دەگەڵان دەبڕین بۆەوەی کە هەم لەسەر پێ خۆمان ڕاوەستین و هەم لە لەوچوون و ئاشکرابوونی شەبابەکانی حیزبیمان لە شارەکان کە پێشتر ئێرتباطیان هەبوو برادرانی حیزبی توود لەگەڵ برادرانی ئێمە مەحفوظ بین. لەسەر ئەو ئەساسە قەرار دەدەن لە حیزبی توودا جیا ببنەوە و فاسیلە بکرێن و لەسەر پێی خۆیان ڕاوەستن. لەو دەمەوە ئیدی عەمەلەن بریاری حیزب ئەو بووە کە ئێمە لەگەڵ حیزبی توودا ئێرتباطمان نەبێت. بەڵام زۆر ناخایەنێ ساڵی 35 وابزانم ئەرێ دکتۆر قاسملوو دەچێتە تارانێ. دوو ڕوایەتەیە، یەکێک ئەوەی کە دەڵێن سمایلی قاسملوو کە ئامۆزای بوو و خوێندکار بوو لە دانشگەرەی فەنی، ئەندامی حیزبی بووە وا دیارە، یا ئەندام نەبوو لایەنگر بووە،
دەڵێن قەرار بۆ عەزیز جوشیز دەغڵی بچن مەسئولانی حیزبی تودە بەخفیگادا ببینن بەڵام عەزیز جوشی ناکاتێ بە ڕواایەتێک دیارە دقیقە من ئاکام لێنە بەداخەوە دواییش لە کە عەزیزم نەپرسیوەتەوە بزانم ئەوە تا چەند ڕاست بوو تا چەند ڕاست نەبوو بێلەخەرە دەگەڵ ئیسماعیلی قاسملوو دەچن بۆ ملاقاتی حیزبی تودا بە ڕێوایەتێک ئەوەی کە قەرارەکەی بۆ داناون نویشی هەیە لە کتێبەکاندا پێمە قاسملوو باسی دەکا پێم وایە ئەو ئاغایە خەبەری داوە کە ئەو دوو کەسە ئەوە دەچن ملاقاتی ئەوانە دەکەن لە بەخفیگادا کە لە فڵان جێگایە جا سەیر ئەوەیە ئەوانیان نەگرتووە حیزبی تودەکە مەسئولەکانی حیزبی تودەیان نەگرتووە بەڵام کە ئەوان دێنێ دەرێ لەوێ دەگیرێن و ئەو دەمی ساواک نەبوو ئەو دەمی ساواک دانەمەزراوە ئێستا فەرمانداری نیزامی بوو سبەحۆت بەختیاریش تەیموری بەختیار کە لە جەریانی کوتای 28 مردادە لە کرماشانە ڕەبەهێزەکەەوە دەچێت بە کۆمەنگی شایەوە بە کۆمەنگی کوتاچیەکانەوە لەوێەوە خۆشەویستی پێدا کرد و دوای تەرەکرد بوو بە فەرمانداری نیزامی تارانێ و دوای بوو بە ڕئیسی ساواک کە ساواک تەشکیل بوو ئشتیان بم بۆ فەرمانداری نیزامی و لە فەرمانداری نیزامی دوای دووسێ ڕۆژ بەردەبرن کە بەریان دەدەن دا تاکی چشڕایەتێکی بەریان داون یا بەریانە داون ئەوەی کە راپۆرتی داوە حتمما ئەگەر سمالیشی نەناسی بێ ناوی کاک ڕەحمانی داوە کەەوە ڕەحمانی قاسملووە و کادری حیزبی توودە بوو لە فڵان ئەوەی بە هەر حاڵ کە بەردەبن دکتۆر قاسملوو بە سمالیش پێشنیاد دەکات دەڵێ اسماعیل تازە ئەمە ئاشکرا بووین کە ئێرتباتی حیزبیمان هەیە لێمان ناگەڕێن ئابڕوشمان دەچێ ئەتۆش وەرە بابچین بۆ کوردستانی لەوێ لە شەرایەتی نهێنیدا کار بکەین سماجی دەڵا خە باشە ئەمنەوە خوێنم بەدەستەوەی فڵان و ئەوەیە و دەڵێ نیگەرانی خوێندنەکەت مەبا ئەمە لە ڕێگەی حیزبیەوە دوایی تەرتیبێکی نێن دەنێنە دەرێ بۆ خوێندنی و خوێنەکەت ئیدامە دەدەی سماجی ڕازی دەبێ و دەگەڵی دێتەوە بۆ کوردستانی لە کوردستانی خەریکی فعالیت و تێکۆشان دەبن بەڵام ئەو پرسیارە لەلایەن سێعەبڵای ئیساقی و چەند برادێکی دیکە دەگۆڕەدایە دەبێتە پرسیار کە ئەوانە چۆن بەربوون نەو ئێکس و ئیزەم پەیدا دەبێ بەرامبەر بە دکتۆر قاسملووی کە ئاوا بە سادگی بەرنەبووە ڕەنگە قەولی هەوکاری دابێ و لەو شتانە ئەوە دەکرێت بڵێن سەرەتایەکی ناتەبایی بینی سێعەبڵای ئیساقی و دکتۆر قاسملوو لێ پەیدا دەبێت بەڵام کەماکان کاری خۆیان دەکەن و دەستنە پێشێ و سمالیش هەم کوڕێکی زیرەک بوو باسەوات بوو و هەم کوڕێکی زۆر هەڵسوڕ بوو وردە وردە جێگای خۆی دەکاتەوە و دەوێتە کاتێکی ڕسمی حیزبی و پاشانیش لەلایەن تەشکیلاتەوە دەیکەم بە بازرسی تەشکیلاتی کە بازرسی تەشکیلاتیش دەبێ لە عەرزی ئەو سێ ساڵیدا هەر لە منتەقەی سەڵماس و ئەوانەوە کە تەشکیلاتمان لەوێ هەبووە هەتاوەکوونێ دێتەوە بۆ نزیک کرماشانێ ئەو برادەرە شارەزایی هەبووە و خەڵکی دیوە و خەڵکی ناسیوە و لە کۆبنەوەکاندا بەشدار بوو لە شارەکاندا و ئەوانە ئێتلاعاتێکی فەوق العادە قەوی هەیە هەتا ئەو کاتەش ئینسانێکی بەورە بە ئیمان من یەک جار سمایلم دی لە منتەقەی مەمگوڕایەتیە تەقریبەن 2 شەو ڕۆژان پێکەوە بووین لە سیاقۆڵی یەکترمان دیت دوایە چووینە ڕفتەی دەفتە بوو یا چلێک بوو پێم دەیەکی ئاوا بوو وە بیرم دێتەوە ناوەکەی دوایی ماڵی مەلا ڕەحمانی خاتمەنی جێبابی
کاک مەلا ڕەسووڵی ئەو دەمی لەو دێی بوو لەوێ شەو ڕۆژێکی ماینەوە دواتر چوین بۆ ئاپانی لە ئاپانی لێک جیابووینەوە ئەو بەلایەکی داڕۆیشت و بۆ منتەقەی کاری خۆی و ئەمیش بەلایەکی داڕۆیشتم بۆ فعالۆی تێکۆشانی خۆمان ئەمن لە حەقیقەتدا ئەوەندەم سمایل دیت کە ئەو دەمی نێوی مستعاری حوسێن بوو لە نێو حیزبدا ئەمیش لە چەند منتەقە کارم دەکرد لە هەر منتەقەی نێوێکم هەبوو بە نێوی مستعار زیاتر یەکترمان دەناسی بەڵام نێوی مشەخەسمان هەبوو بۆ ناسینەوەی یەکتر ئەگەر نامەیەک ڕەدوبەدڵ بکەین یا بمانەوێ پێیکێک بنێرین لە لای من ڕا بۆ لای ئەو برادێکی کادر یا لە لای کادرێکی را بۆ لای من نێوی مستعاری مشەخەسمان هەبوو تێپەڕی تا تقریبەن ئەوەی من لەو فاسیلەدا جارێک لە برادران مەرخەزیم وەرگرت بۆ ماوەی چەند مانگێک هاتمە تارانێ لە تارانێ بەو مەبەستەش هاتبووم کە هەم بڕێک بحەسێمەوە پشوو بدەم واقعەن فەوق العادە ماندوو بوو لەو شاخ و داخ و لەو دێ و دێهاتەوەی بە کەمبوودی مەوادی غەزایی و چی و هەمیش دەمەویست بڕێک معلومات و سەوادی خۆشم بەرمەسەرێ فرسەتم هەبێ بتوانم هێندێک کتێب و شتێوا بخوێنمەوە ئەوە بوو هاتمە تارانێ و لە تارانێ پێنج شەش مانگێک مامەوە لەوێ برادرانی ئێمە ئەو دەمی کاک سەدیقی قەوی پەنجە لەوێ بوو کاک عەلی کاک ئاغازادە لەوێ بوو کە ئەندامی حیزب بوون کاک حوسێنی کاک ئاغازادە لەوێ بوو لە کنەوانە من خۆم ئاشکرا کردبوو بە نێوی خۆم دەژیام بەڵام سجیلێکی کۆنیشم هەم بۆ ناوخۆی کوردستان هەم بۆ وێ ئیستفادەم لێ دەکرد سجیلێکم پەیدا کردبوو بە نێوی عەبدولکەریمی هەمزە دوخت کە دواتر بوو بە ئەمینی سجیلەکەم ئەوەش ماجەڕایەکە لە کاتی خۆیدا دەینووسم مەسەراتێکی جوانە لەوێ خەریکی متالعە ئەوە بووم حتا بینێک کرێکاریم کرد لە بیرمە حیزب ئەوەندەی پوڵ نەبوو کە شتێکمان بداتێ بە شتێکی پوڵێکمان پێ و پارێکمان پێوە من چووم لە تەرەفی مەعاملەی بابم کە ناویان بنەماڵێکی قەزوینی زادە بوون دوکانێکی کەپاشی زۆر گەورەیان هەبوو چووم لەوان کە پێشتریش کوڕەکەیان ئەندامی فرقە بوو لە مەهابادە دەگەڵی ئاشنا ببووم لەوانم پوڵ وەرگرت چوومە تارانێ کە پوڵ برا چوومە مەیدانی کرێکاری و لە پعلەیە ڕادەستم پێ کرد چەند بینێکی پعلەییم کرد دوایی بیلەخەرە خێرخوازێک مهندسێکی خێرخواز پەیدا بوو برمی بۆ کاری نەقاشی ساختمانی و کاری نەقاشی ساختمانیم دەکرد و بە نێوی نەهێنی کەریم بەو سجیلەی کۆنەیەوە کە خەڵکی دیکە بوو لە یادی بەخێر لە میرزا حوسێنی فەقێزادە کە شوێخات زیل بوو لە دێی لەوی وەرگرت بوو ئەندامی حیزب بوو بەوتی لە دەژیام و هەر بەوەشەوە چووم کلاسی زبانی فەڕەنسە لە ڕابطەی فەرهەنگی ئێران و فەڕەنسا زبانی فەڕەنسەش کە لە کوردستانی خوێند بووم خەریک بووم ئیدامەی دەدەم و لەوێ لەگەڵ ئەو چەند برادەرە بیلەخەرە خەریکی کار و فعالیەتی خۆمان بووین لەو ماوەیدا من دیوێکم گرت بوو لەو دیوەیدا دەژیام و لەگەڵ ماڵێکی دەژیام کە لە جێ خۆیدا قابلی تەقدیس سوپاسیان دەکەم ئەو ماوەی نەمهێش بزانم من لە ئەسڵدا خەڵکی کوێم و چکارم و چنا بە خەڵکی کرماشانم خۆ دەناسان خانەوادەیەکی فەوق العادە شەریف بوون کە دەگەڵەن ئاشنا ببووم ماجەڕاکەی ئەگەر ئینشاڵڵا فرسەتە بوو دەینووسم وەکو بەسەرهاتێک دوو جار کاک ڕەحمانی قاسملوو و کاک ئەحمەد تۆفیق هاتن لە تارانێ میوانم بوو جارێکی دیکەش ئەحمەد تۆفیق دەگەڵ قاسی سوڵتانیان کە ئەویش مەحەسل بوو دوای وەرگرتنی جوڵومەکەی لە تارانێ بووە کادری نەهێنی لە نێو حیزبدا لە دێهاتی کاری دەکرد کە ئەمن نێوم نابوو مامەند ئەو دەمی کاپەیەکی زۆر
گەورە و بەرین و فڵانە وەکو مامەندە گۆڵی شەختانە دەچوو قیافەکەی جا نێوی مامەندم لێ نابوو بە نێوی مامەند دەناسرا لە حیزبێدا ئەوانەش یەک دوو جار لەو ماوەیدا کە من لە تەنانە بووم هاتن سەردانیان کردم و لە ماڵ من میوان بوون و ئەوانە تەبیعەتەن هەرچی هات مەخفی بوو بۆ خۆشم مەخفی بەڵام خۆشبەختانە شانسمان ئەوە بوو کە بە هیچ شێوەیەک من هەتا نەناسرام کە کوێم و چ کەسم و چکارم هەر بەو نێوی کەریم کە دوای بوو مۆستا کەریم کاری نەقاشیم دەکرد فعالیت تێکۆشانی حزبی لە کوردستان بە توندی درێژە هەبوو بۆ ئەوە تقریبان دەکرێت بڵێن ساڵی ئەواخری ساڵی 36 و 37 جارێکی دیکە ئەمە تۆفیق و مامەد کە میوانە بوون کوتیانەدی کەنجی دەگەڕەوە کوتمەڵایە من دەورەی زبانەکەم تقریبان مانگێک مانگونیوێکی ماوە لێ دەبم لە بەینەیدا کە کاری نەقاشم دەکرد چوین لە پروژگای گەورەی بڵێن تارانێک کە تازە دامەزرا بوو پروژگایەکی زۆر گەورە بوو لەوێ کارمان کرد بوو لەوێ پێشنهادیان پێکردم بمێنمەوە لەوێ لەگەڵوان کار بکەم دوایە لەوێ مامەوە بینێکیش و بوومە حیسابداری بەشێکی هەر بە نێوی کەریم ئەوە هیچ کەس نێوی ئەسلی من ناناسێ و نازان خەڵکی کوێم و بەڵامی دی زۆریان لوتف هەبوو ئەمن هێندێک کەسیشم لەوێ وەکو کاک مستەفای مؤمنی کە وەختی خۆی مامۆستا بوو ئیخراج کرابوو دەگەڵ چەند کەسێکی دیکە خەڵکی مەهاباد بۆکان و ئانەم لەو پروژگایی دامەزراند بەڵام دوایەوەی کە هەستم بەوەی کرد ڕەنگە ئاشکرابم لەوێ پروژگاکی زۆر گەورەیە و خەڵکی زۆر ڕووی تێدەکا ئیتر وازم لە کارەکەم هێنا و هاتمەوە کوردستانی و دووبارە دەستم کردەوە بە فعالیت تێکۆشانی کاری حیزبی خەریکی تێکۆشان و کاری حیزبی بووین